دو ساڵە ئەم بەردەمە بوو لەبەر نەخۆشی دڵم نەمەتوانێت بیکەم دوایە وتیان دکتۆرێ نایە دلێرە ئەوە دکتۆرەکە لە چاکە وەڵا هاتمە لای کاک دلێر ئیساکانە نەخۆش ئەمەلیاتی زۆر باشم ئەوشم تەقریبا 85 ساڵە یعنی لەبەر بێتاقەتێکە خۆمە نەوێرای بیکەم ئیسا چونکە دکتۆرەکە خۆی زانایە ئەمەلیاتی ئێستا باشە پێش ئازارم هەبوو ئازاری خراپم هەبوو ینی هەر لەبەر نەخۆشەکە دکتۆرە دەوێت مەیکە دەوێت بیکە و مەیکە بەزای کاک دلێر دکتۆرە زانا بوو باش یعنی مزەمیدی خۆی هەمویان لەسەر وەخت دێن دەزی لێدەن خەریکتە بن ینی دکتۆرێکی چاکە نەگە هەر ئەبەڕێت بکە وانێ هەمووی چاکە ئەها عیبینێ لەخوا بەزای خوش چاکە من ئینشەڵڵا میهرەبانی دڵسۆزی و لێزانی